مەکتەبی شەهیدان و پێشمەرگە دەرینەکانی کۆمەڵی دادگەری لە ئێوارەخوانێکدا لە شاری سلێمانی پێشمەرگە دەرینەکانی لە دەوری 1-0 کۆ کردەوە. ئەم ئێوارەخوانە دەرفەتێک بوو بۆ ئەوەی هاوسەنگەرانی دوێنێ جارێکی تر بە یەکشار ببنەوە و یادێک لە بیرەوەریە تاڵ و شیرنەکانی ڕابردویان بکەنەوە. وەکو مەکتەبی شەهیدان و پێشمەرگە دەرینەکان خۆشحاڵ بووین کە بۆ بەربانجێک بە هاوکاری چەند خێرخوازێکی بەڕێز و خۆشەویست لە خزمەتی خانەوادەی بەشێک لە خانەوادەی شەهیداندا و هەروە لە پێشمەرگە دێرینەکان و پێشمەرگەی دوای ڕاپەڕین و بەشێک لە کادیران دابین. ئێمە خۆشحاڵ بووین کە بە خزمەتیان گەیشتین. بەڕاستی دیداری ئەم ئازیز و خۆشەویستانە هەم وەبیرهێنانەوەی کۆمەڵێک بیرەوەری و جۆرێکە لە دیدار و بە یەکتر شادبوون و خۆشحاڵی دەربڕین بە یەکتر. ئێمە ئەوە زۆر خۆشحاڵی کردین، بۆیە سوپاسی یەک بێشیان دەکەین کە بەدەم داواکاریەکەمانەوە هاتوون لێرە لە خزمەتیان دابووین. بێگومان ئەمان ئەم بەڕێز و خۆشەویستانە شایستەی ئەوەن کە هەمیشە لە خزمەتیان دابین. بەڵام ئێمە ئەم مانجی ڕەمەزانی پیرۆزمان بە دەرفەت زانی کە بتوانین لە بەربانجێکدا چۆن دەڵێ ینی خوانێکی ڕوحی بەر لە مەسەلەی خواردن و ئەوانە بۆکو بەربانگ بە دوعا و نزا یەکتر بەسەر بکەینەوە، بە دیدار و خۆشەویستی یەکتر بەسەر بکەینەوە، وەکو وەفایەکیش بۆ خانەوادەی شەهیدان و شەهیدە ئازیزەکانمان و خەبات و سەروەری و تێکۆشانی پێشمەرگە دێرینە دلێرەکانمان. پێشمەرگە دەرینەکان بە دڵخۆشیەوە باز لەو دیدارە دەکەن و دەڵێن ڕەمەزان جارێکی تر هەمووانی لە دەوری 1-0 کۆ کردەوە تا لە نزیکەوە هەواڵی یەکتری بپرسین. باباداشتی مەکتەبی شەهیدان و پێشمەرگە دێرینەکان باتەوە ئەم ئێوارەخوانان حازر کرد بۆ بەشێک لە خانەوادەی شەهیدان و پێشمەرگە دێرینەکان و خۆشحاڵین بەوەی کە جارش کە پێشمەرگە دێرینەکانمان بینیەوە. زۆر سپاسی مەکتەبی شەهیدان و دەستگای شەهیدان و پێشمەرگە دێرینەکان کرد. ئەم کۆبوونەیە بۆ ئەوان وەک گەڕانەوەیە بۆ ناو لاپەڕەکانی تەمەن و سەرەتای دەستپێکی سەحوەی ئیسلامی. ئەوان دڵنیایی دەدەن کە هێشتا وەک جاران بەیەکەوە وەفادارن و تێپەڕینی کات و ڕۆژگار درز ناخاتە نێوان پەیوەندیەکانیانەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێ، سلێمانی.